ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە خێم بەرنامەی پانۆرامی بێتانگەشتنەوە بۆ قسە و باسکردن جارێکی دیکە لەسەر کەرکووک و هەوڵی بێزارکردنی کورد لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئەین دەمێکە کورد لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە پێوترێن ناوچەی کێشە لەسەر بێزارەکرێت لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئیداریەوە و هەروەها لە ڕووی خزمەت نەکردنی ناوچەکانیان و لە ڕووی بێزارکردنیان لەسەر زەویەکانیان و داژیرکردنی زەوێ کشت و کاڵەکانیان و ناهێڵن بە تایبەتی جوتیارە کوردەکان لەسەر خاک و زەویەکانی خۆیان ینی کێڵان بکەن و بچنە سەر زەویەکانیان ئەوەی کە مەبەستیانە ینی ئەنجامی بدەن. ڕێگرەکان زۆرە لەلایەن ئیداری کەرکووک، پارێزگاری کەرکووک، هەروەها لایەنی سوپاش بە گشتی یعنی دەستی هەیە لەم کێشانە و لەم بابەتانە پاڵپشتە بۆ ئیداری خۆجێی کەرکووک بۆی کە ڕوبەڕووی کورد بێتەوە و شاڵاوێشی دیکەی تعریب لەو ناوچانە لە ژێر ناوێشی دیکەدا جێبەجێ بکرێت. حکوومەت هەرێمی کوردستان لەم بارەیەوە چی کردووە لەگەڵ بەغدا بۆی کەم کێشانە بە چارەسەر بگان. ئەو وەفدانی کە چنە بەغدا بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەنجامی گفتوگۆکانیان گەیشتووە بەچی بە تایبەت لەسەر کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. لایەنە سیاسیەکان بە گشتی یەکێتی پارتی و لایەنەکانی دیکە چۆن ئەتوانن ئەم شاڵاوەی جارێکی دیکەی تعریب لە کەرکووک و ناوچەکانی دیکە بۆستێنن. نوێنەرانی کورد لە فراکسیۆنە جیاوازەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆڵی ئەوان چییە بۆ ئەم بابەتە؟ وەزیرە کوردەکان لە بەغدا لە حکوومەتی نوێی عێراقی بە سەرۆکایەتی سۆدانی چ ڕۆڵێکیان هەیە بۆ ئەم بابەتانە؟ بەگشتی گفتوگۆکەین بە میوانداری بەڕێز خاتو فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە سوێدە لەگەڵ بەخێر بێ خاتو فریال. بەگشتی ئەگەر ئێمە جارێ لە ڕووی مێژوویەوە باسی کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بکەین، یعنی زین لە ڕووی مێژوویەوە هەمیشە ئەم ناوچانە جێگای تەماع و تێڕامانی یعنی ئەو لایەنانە بوون کە حکمی ناوچەکەیان کردووە. لە ڕۆ مێژوویەکەوە توانین بڵین کورد هەمیشە چەوسێنراوەتەوە لەوێ و خاکەکەی داژی کراوە و ئەوەی کە مافی ئەو بۆ لی زەوت کراوە. لەم ڕۆ جەنابتان چۆن خوێنەوەکەن بۆ مێژووی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان؟ بەڵێ لە ڕاستیدا شاری کەرکووک هەر لە دێر زەمانەوە لەوەتی هەیە لە زەمانی ساسانیەکان و لە زمانی سەلجوقیەکان بە تایبەت ئەو کات کە ناوی کوردستانیان لێناوە زۆر جێی تەماحی هێزە دارگیرکەرەکان بە ئەو کاتەکە شەڕیان کردووە و لە زمانی عوسمانیەکانیش هەمیشە هەوڵیان داوە سوود لەو کوردانیش یعنی با بڵێن کورد لەو ناوچە کوردنشینانە ببینن و بەکاریان بێنن بۆ ئەو شەڕ و جەنگانی کەوا ڕوبەڕوویە بوونەوە. بەڕاستی ئەوەی کەوا ئێمە لە بیرمانە یعنی ئەلەم مێژوەی دوایی لە دوای هاتنی ڕژێمی بەعس و بە دیاریکراوی پێش ڕژێمی بەعسیش لە 1963ەوە ئەوەی کەوا دایک و باوکم ئەوەی کە باسێکەن یا کە سوکارمان لە کەرکووک باسێکەن جگە لە سەرچاوە مێژوویەکان کەرکووک لەلایەن چەندین هێزی بەناو بنمونە ئەو کاتە حرەسی قەومی هەبوو ئەچونە سەر گوندەکان ئەچونە سەر ئەو شوێنانی کەوا کوردی لێ بووە بۆ دارگیرکردنی مەڕ و ماڵاتەکانیان نەبرد لە گوندەکان زەویەکانیان دارگیرە کرد خۆیان بە دەرکردن ئەدا یعنی خەڵکەکەیان بە دەرکردنەدا. من ئەمڕۆ کە پرسیارێکم لە باوکم کرد پێش بێن بۆ بەرنامەکە بەڕاستی پێم وت لەسەر شتێکی وا بەرنامەیەکە ئەچم بە پەلە حەزم کەسڵاوێکی لێ بکەم و تێزانی چی لە 1963 کاتی خۆی کە حرەس قەومی لەو منطقەی بە تایبەتی ئەوان نیشتەجێی ناوچەی ساڵەیی بوون. ئەیوت لە گوندێکە بە ناوی یارمجێ سەشە و گوندە هەیە گوندی بیرەسپان وتی کە حرەس قەومی هاتن بە هێزێکی زۆرەوە خەڵکی ناوچەکە هەموو ڕوبەڕوویان بوونەوە حتا خەڵکیان لێ کوشتووە و یەکێک لەوانە من بە ناوی عومەرە خوافیکە ئەو چەند ساڵەوە فاتی کڕۆڵ یەکێک بۆ لەوانەی کە ڕوبەڕووی ئەو هێزە بۆ تۆ حرەس قەومی بۆ بەیانێکەی حرەس قەومی بەدەبابەوە ڕۆیشتون ڕاوی خەڵکەکەیان ناوە و ئەڵێ 25 کەس لە خەڵکی ئەو گوند نیشێنانە هەر دەستڕێژیان کردوون یعنی کەواتە ئەو کوردەی کەرکووک و لەو ناوچانە زۆر ڕوبەڕووی تعریب بۆتەوە زۆر درێژای مێژوو بەدرێژای سێنراوەتەوە لێ کوژراوە دەرکراوە بەداخەوە بڵێ بەڵام ئەوەی کە جێگەی داخە کە ئەم سیاسەتە بەردەوامی هەبوو ینی کە بە چەندین قەراری مەجلیسی قیادەی سەورەی ئەو کات دەیان مەرسوم هەیە گەر بگەڕێن سەرچاوە هەیە مەرسومی جمهوری دەچۆت لە قیادەی با بڵێن بەعسی عێراقی لە مەجلیسی سەورە بۆی شارە کوردیەکان قەزا و ناحیەکانی کردوێتەوە دای بڕانوە لە کەرکووک بە مەبەستی ئەوەی کەوا نفوسی کورد لەو
شارەکەم بکە یعنی ئەگەر بینە سەر تەنانەت پانتایی شارەکە باسەکرا لەوەی من ژمارەیەکم وەرگرت کە لە 1950 20,000 کیلومتر پانتایی ئەو شارە بووە کەرکووک شاری کەرکووک یعنی ئەو نەفراوان بۆ 20,000 کیلومتر دووجار یعنی زۆر فراوانە بەڵام لەو دوایی ئەخی تاوەکو باڵێن 2019 ئەوەی کە باس کراوە 9676 کیلومتر دووجا بووە یعنی ئەمە بەچی کرا زۆر بچوو کراوەوە بەڵێ ئێستا عرض دەکەم ئەمە بەس کراوە کاتی خۆی بنمونە قەزای چەمچەماڵ لکێنراوە لەگەڵ کەلارە لکێنراوە بە سلێمانی بنمونە هەمووی ئەمانە بە مەرسومی جمهوری کراوە قەزای دووسخورمات و لکێنراوە بە قەزای سەلاح الدین هەروەها بنمونە لە هەولێر لە هەولێریش با بڵێن ئەم مەخمور و مەخمورە کەندیناوەیە قەراجە ئەو منتقانە هەمووی لکێنراون بە دبزەوە یعنی کۆمەڵی گۆڕانکاری کراوە تەنانەت پردێش لکێنراوە بە هەولێرەوە یعنی وایان کردو ئەم منتیقانە ئەمنە دانیشتوانەکەی کەم بکەنەوە چکە هەمیشە کورد لە مقاومە بووە لە داوای مافەکانی خۆی بۆ لەو ناوچانە هەموو سەرچاو مێژوەکان مافەکانی خۆی بۆ زەوتیش کراوە کاکەکەی خۆی بۆ داگیر کراوە ینی کارەساتەکە خۆی ئەمە بەڵێ اینجا ئەمە بۆچی ڕوویداوە بەڕاستی ینی چەندین هۆکار هەیە هۆکاری مێژوویەکەی کە باسمان کرد عینەن ئەوە هەیە و هۆکاری سیاسی هەبووە بۆی ئەوێ بتوانن کەمترین کوردی لێبێرن و گۆڕینی دیمۆگرافیای ئەوێ بە تایبەتی حزبی بەعز زۆر خەریکی ئەوە بوو کە کەمترین کورد لێ بێڵێتەوە و عەرەبی هاوردێ ئێهێنا لە باشوورەوە لە شوێنەکانی تری عێراقەوە لەوێ زەوی و خاکی کەرکووکی پیان ئەبەخشی پارەشی ئەدانێ بەڵێ بنمونە ئەڵێ تەنها لە 1970 لە ناوچەی لەیلان لەو منتیقەیە 31,000 پارچە زەوی بە عەرەبی هاوردە دابەش کراوە یعنی ئەوانە کە لێوەش ئەبوون جگە لە امتیازی زەوی و زار و مڵکەکە و ئەمانە دەست ئەگیرە بە ئەوانی کە ڕائەگوێزران بە تەکید کوردەکانش ڕاگوێزرانیت بە هۆکاری سیاسیە پیانە وترا ئەمانە دەستیان هەیە لەگەڵ بەرگری و مقاومەت و کە سوکاری پێشمەرگە بوونیان تەنها بەس لەسەر کورد بوون هەموو ماڵەکانیان زەوتەکرا ئەدرا بە عەرەب بەرامبەر بەوە عەرەبەکان چیتریشان وەرگر امتیازات بۆیان هەبوو هەرچی بریکارێتێک هەبێ ئەوەی کەوا تیجاری بوو مرامی تیجاریان هەبوو ئەوان بۆیان هەبوو بەڵام هیچ کوردێک بۆی نەبوو زەویەکەی ماڵەکەی مڵکەکەی بفرۆشێ بە غەیری عەرەب تورکمانیش بە هەمان شێوە تورکمانیش بەڵێ تورکمان و کورد بۆیان نەبوو بە غەیری عەرەب ماڵ و مڵکەکانیان بفرۆشن یعنی چەندین گۆڕانکاری هات بەسەر ئەو کەرکووکەیە چەندین قەراری شۆڤینیانە بەسەر کورد و کەرکووکیەکانە هات بە تایبەتی یعنی ئاخرشت بە ناوی چاکسازی زمان چاکسازی نەتەوە کورد و تورکمان یعنی ئیجبارەکران بەعزێکیان بوویکەوە نەتەوەکەیان بگۆڕن بیکەن بە عەرەب بەڵام عەرەب بۆی نەبوو لە 1970 قەرارێک دەرچوو بە هیچ شێوەیەک نەتەوەی عەرەب بۆی نییە خۆی بکا بە کوردیا خۆی بکا بە تورکمان ئەمانە بۆ کورد و تورکمان بۆ تورکمان ئیجبار بوو بەڵێ تەبان ئەمە هەموو کەسێ ناچۆژێر ڕکێفی ئەم بڕیاری حکوومەتی بەعەز بەعکسەوە خەڵک ئەم سیاسەتە دڕندانی کە بەکارهێنا بۆی وا بکا کەرکووک چۆڵ بکرێ هەرواشی کرد بەڕاستی بەداخەوە بەڵام خۆشبەختانە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز کورد بە زۆری گەڕانەوە بۆ کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستانیش وە خۆشبەختانە ئەو کات سەرۆک مامجەلال بڕیاری داوە داوای لەسەر جەم دانیشتوانی با بڵێن هەرێم کرد ئەوانی کە کەرکووکی بوون بە هۆکاری ڕاگواستن بە هۆکاری گرتن یا دەربەدەریکردن ڕایان کرد لە دەست ڕژێمی بەعەز بگەڕێنەوە ناو شار و ڕۆڵیان هەبوو لە ئاوادانکردنەوەی گوندەکان بژانەوەی گوندەکان خۆشبەختانەوە چەندین ینی لەلایەن ئەو کاتی حکوومەتی بریمەریشەوە چەندین امتیازات درا بە کورد ئەوانی کە بگەڕێنەوە لە لادیەکان مەڕووماڵات درا پێیان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە داکۆکی کەرێکی سەرسەخت بووە لەسەر مەسەلەی خاک و لەسەر مەسەلەی کرد هەر باست لە ڕۆڵی سەرۆک مامجەلال کرد ئێمە هەمومان نەزانین ینی لە دوای ساڵی 2023 کاتێک کە ینی مەجلیسی حکوم پێگەێنرێت ینی سەرۆک مامجەلال یەکێکە بێت لە ئەندامە کارەکانی ئەو مەجلیسەوە سەرۆکی ئەو مەجلیسا بێت لە خولەکەی خۆیان ینی ئەو بەڵگەنامەیەکی گرنگی مێژوێنێتە دەرەوە کە نەخشەیەکی کۆنی سەردەمی عوسمانیەکانە ئیسپاتیەکە کە کەرکووک بۆ ناوچەکانی دەوروبەری ئەمانە کوردستانین و کورد هەمیشە تایە جێگیر بووە ئەی خۆشبەختانە و جەنابیش تاماژت پێدا لەسەر دەستی سەرۆک مامجەلال و زۆرێک لە لایەنەکانی دیکە توانرا ینی مادی 58 ئەو کات لە دەستوری عێراقدا جێگیر بکرێ و لە دەستوری هەمیشەییشە مادی 50 گۆڕا بە 140 ئەمە کۆمەڵێک مافی گرنگی بۆ کورد گەڕاندەوە خۆشبەختانە بەڵام ینی بینیمان ینی لە دوای نەمانی سەرۆک مامجەلال و هاتنی داعش و کۆمەڵی گۆڕانکاری دیکە لە دوای ڕیفراندۆم کە بەسەر کەرکووک و ناوچە کوردستانەکان هات دۆخی کورد زۆر خراپ بوو و تعریب جارێکی دیکە دەستی پێکردەوە
هۆکاری ئەمانە چی بوو کە نەمانتوانی ئێمە مادەی 140 بە تەواوەتی جێبەجێ بکەین بۆی کە ئەو مافانەی هی کووردە بەدەستی بێنەوە خات و فریان. بەڵێ دیارە جەنابەت باسی ڕۆژی مرافع گەورەکەت کرد کە ئەوە ڕۆژێکی زۆر مێژوویە بۆ کوردستان و بۆ کەرکووکیەکان بۆ هەمومان کە تایدا ئەوها خاریتەکە و نەخشەی کوردستانی هێنایە بەردەم ئەنجومانی حکم و پێشکەشیانی کرد. ئەمە بۆ خۆی ڕۆژێکی زۆر زۆر گەورەیە مێژوویە و لە دوای ئەم هەموو هەڵوێستانەی مامجەلال و پێداگری لەسەر کوردستانیەتی کەرکووک بە شێوازێکی هێمنیانە و زۆر سیاسیانە هەوڵیدا کە ئەو مەسلەیە چارەسەر بکرێت لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی عێراق چونکە ئەوانش ئەوەنە بەلایەنەوە ئاسان نییە دەستبەرداری شاری کەرکووک بن ئەوان کەرکووک بە عێراقێکی بچووک ئەزانن کە چەندین پێکهاتەی تری لەیە بەڵام ئەبێ بیرمان نەچێ پێکاتە سەرەکیەکەی بەپێی ئیحسائیات و ئاماری پێشووتر هەبێ کوردە زیاترینی کووردە بەڵێ ئەوەی کەوا ڕێگر بووە لە جێبەجێنەکردنی مادەی 140 ئەو مادەیەکی زۆر زۆر دەستوری و باشە لە بەرژەوەندی نەک تەنها شاری کەرکووک لە بەرژەوەندی هەموو ناوچە جێناکۆکەکانە کە بە زۆر بە تعریب کراوە خەڵکەکەی ڕاگوێزراوە هەڵبەتە ئەمانە چەند مەرحەلەیەکە گرێتە ئەو مادەی 140 مادەی یەکەمیان تەطبیقکردنی ئەوزاع ئەوە بوو کە خەڵکەکە بگەڕێتەوە جێگای خۆی عەرە بە هاوردەکانش بگەڕێنەوە شوێنی نیشتەجێبوونی باو باپیرانیان کە پێشتر لێبوون ئیتر لە شارەکانی خواری و عێراقیە لە هەر شارێکی ترەوە بێ دووەم مەسلەی ئیحسایە کە ئەوە ئیحسایە بکرێ سەرژمێریە کە تا ئێستا نەکراوە سێ ئەنجا ئیستیفتا بکرێ ئایا بۆ گەڕانەوەی شاری کەرکووک بەسەر هەرێمی کوردستانیان ناخەڵکەکەی دەنگ بدەن بەڵام بەچەندی نەکراوە قۆناغی ئاساییکردنەوەکە باش بەشێکی بەڵێ و یانی تعویزی ئەو کەسانە کرایەوە کە زەرمەند بوون بە تایبەتی عەرەبە هاوردەکان و ناردیانەوە بۆ جێگاکانی خۆیان و کوردیش بە هەمان شێوە بەڵام ینی بینیمان ئەمە وەستا بەڵێ حەزەکەم ئیشارەت بۆ دەمەگە ئیجازەم بدەیت دیارە حکوومەتەیەک لە دوای یەکەکانی عێراق بەڕاستی ئەو نیەتیان نەبووە کە 100% ئەو مادەیە جێبەجێ بکەن و چەندین جار بینیمانە کەسی سیاسی لە حیزبە سیاسیەکانی عێراق عەرەبەکان بەتایبەت ئەوانەی نەفەسی شۆڤینیان هەیە و ئیشەکەن لەسەر قەزیە کەرکووک بۆ ئەوەی ئەو مادەیە بە تاواتی جێبەجێ نەکرێتیانە ئێمە ڕێگر بووین لەوان مادەی بەڵێ بەڵام ئەم مادەیە زیاتر کەوتە تەجمیدکردن تەجمید بوو لە دوای شەڕی داعش بەڕاستی لەبەر سەرقاڵی با بڵین هەموو عێراق و تەنانەت هێزە کوردستانیەکان هێزی پێشمەرگە بەرەنگاربوونەوەی داعش چونکە ئێمە چەندێک لە خاکی دەوروبەری کەرکووک و ئانەمان لە دەستدا بەڕاستی نابێومان لە بیرچێ داعش داگیری کرد ئەوەنی کە بە هێز و بازووی هێزی پێشمەرگەی کوردستان لە ناو کەرکووک و ناوچەکانی تر توانرا بە یارمەتی دیارە هێزی هاوپەیمانان و ئەمانە ئەو ناوچانە ئازاد بکرێ و ڕزگار بکرێ بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە بڕیاری ڕفراندۆم درا هەڵبەتە من بۆ خۆم مافی ڕفراندۆم بە مافێکی شەرعی هەموو گەلێکی ئەزانم چکە ئەوە بەشێکە لە دیاریکردنی چارەنووسی خۆ زۆر ئاسایە بەڵام چونکە کاتی نەبوو ئەو هەلا یعنی هەم حکوومەتی عێراقی و هەم وڵاتە ئەقلیمیەکان دژی ئەوە بوون بەتایبەت کێشە گەورەکەش کەرکووک بوو یعنی دەکرا ئەو ئیستیفتایە بکرایە بەڵام کەرکووک ناوچەکانی ترتیانە بێت چونکە بەڕاستی وەکو یەکێتی و لایەنەکانی ترش جگا لە لایەنێکی سیاسی بەڕاستی دیراسیەوەمان کرد کە ئەمە لە زەرەری شاری کەرکووکە چکە تهدید ئەکران قواتی دوانزەی فەیلەقی ئەو کاتە هەموو ئەیانویست بێنەوە بۆ ناو شار و ئەتیفاقێکیش هەبوو لەگەڵ سەرۆکی هەرێمی ئەو کات کە کاک مەسعود بوو کە دوای ئازادکردنی ئەو منتقانە پێشمەرگا بێ بگەڕێتەوە ناوچەکانی خۆیان ئیترەوە بوو ئەم مزایداتی ئیستیفتایە کرا بە ناوی ئیستیقلالیەت و دوای خەڵکیان هەڵخەڵەتاند و پەشیمان بوونەوە گەڕانەوە باوشی عێراقیان بە دوژمنداەنە وەلایەزال بعضی سیاسیان دەرەچێ زۆر نابەرپرسانە لە گەڕێز مەڵێن وڵا کەرکووکی دارگیرکراوە کە دارگیر کراوە ئەی بۆچی داوای پۆستی لەکەن دارگیر کراوە بۆچی بزەبێت ئەگەڕێنەوە من لەگەڵ گەڕانەوەی هەموو کوردێکم بۆ ناو شاری کەرکووک لەبەرەوەی لەسەر کەرکووک ڕاستی ئێمە و کێچێتی نیشتیمانی کوردستان هەمیشە کێشەی کەرکووک و چارەسەری مەسەلەی کەرکووکمان بە هەند وەرگرتەوە لە پێشەوەی هەموو حیزبەکان بووین بەڵام لەگەڵ ئەوەیە بەو نەفەسە ئیشەکەین کە هەموو هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان لە ناو شاری کەرکووک ئەبێ یەک و یەکگرتوو بین ئێمە نابێ لەوێ حیزبایەتی بکەین بەڕاستی ئەبێ ئێمە کوردایەتی بکەین و داکۆچی لە مافی نەتەوەکەمان بکەین پێچەوانەکەی ڕازبوو حیزبایەتی کرا زۆربەی ناوچەکانی کەرکووک لە دەست درراوە ئێستاش ئەبینیت ئەم شاڵاوی تعریب و بێزارکردنی کورد هۆکاری ناتەبای نێوان لایەنە سیاسیەکانەوە نەبوونی تەواجدێکی بەهێزی ئەم لایەنە سیاسیانەیە لە کەرکووک بۆیە وای کرد بۆ ئەمەیان جەناب دەڵێ بەڵێ من یەک شتێک کەڵێم ئێمە لە دوای ئەو ڕیفراندۆمە بەڕاستی کورد
پارێزگاری لەدەستدا کورد دەسەڵاتدار بوو لە ناو کەرکووک جێگرەکەی عەرب بوو کۆمەڵە ئیتیفاقیات هەیە بە تایبەتی لە ناو شاری کەرکووک بۆ بینەرانش حەزەکەم ڕوونی کەمەوە ئیتیفاقیە ئەڵێ ئەگەر بێت و بەڕێوەبەرەکە بە نمونە کورد بێ جێگرەکەی یا تورکمانیا عەرەبە ئەویش بە مەبەستی ڕاگررتنی جۆرێک لە هاوسەنگی بوو بەڵام لە دوای ئەوەی کەوە ئیتر ئەو وەزعا بەسەر کەرکووکە هاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دانیشتوانی کەرکووک و کەرکووچیەکان مایەوە بە نەفەسی ئەوەی بەرگری لە شاری کەرکووکەین چونکە پلانێک هەبوو کە شاری کەرکووک وەکو شاری مووسڵ لێ بکەن و بیکەنە ژێرپێی هێزەکانی عێراق کە بێت و مقاومە بکەن چکە داعش نەما بوو کەس بوو بەڵام ئەو پلانە هەبوو ئەو نەفەسە شۆڤینیە کە پلانی هەبوو بۆی کا بێتەوە ناو کەرکووک ئەگەر بێت و مقاومە بکەن یەکێتی مقاومەشی کرد لە ناو هێزی پێشمەرگە و ئەو شەهیدانەشی دراون شەهیدی پێشمەرگەن لەو ڕۆژە لە دوای لێک بەڵێ بزەبت شەهید بوون بەڵام لە کۆتاییە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بۆ مێژوو ماوەتەوە شارەکەی چۆڵ نەکرد لەگەڵ خەڵکەکەمایە و ئێستاژ یەکێتی نیشتیمانی کوردستان شان بەشانی خەڵکەکە ماوەتەوە و هەوڵەدا و داکۆکی ئەکا لە مافی ئەو خەڵکە و دانیشتوانی شارەکە لە دابینکردنی خزمەت گوزاری بەڵام کە کورد نەگەڕایە بۆ ئەوە یعنی بە تایبەتی ئەنجومەن یا لستی برایەتی ئەو کات ئەوەی کێچێتی داوای کە لەرگەی نوێنەرەکانمان لە پارێزگا و ئەنجومەنی پارێزگا نەگەڕانەوە ئیتر وەلحاصل وای لێهات کە عەرەبێکی شۆڤینی کە ئێستاش ئەو پارێزگارە بە نەفەسێکی شۆڤینی تەعاملی کرد لەگەڵ خەڵکە و ئێستاش زۆر بە نەفەسێکی شۆڤینی تەعاملەکە بە دەلیلی ئەوەی پاڵپشتی ئەو هێزانە ئەکا کە دێن لە دەوروبەری شاری کەرکووک مەسەلەن پەڵکانەیە سەرگەڕانە ئەو گوندانەی لە دەوروبەری داقووقن دێن هەر کاتێکە زەوی وزارەکان دێتە بەرهەم ئەوان دێن بە حازری صاحب مڵکەکە دەرەکەن عەزیەتی ئەدەن ئیهانەیەکەن لەگەڵ ئەوەی شاکە ئەوانە هەموو عەقدی ئەسڵیان هەیە کە ئەم زەویانە بە ناویانە عەرەبە هاوردەکانی جنوب گەڕانەوە چکە سوودیان لەو بۆشاییە بینی بە تایبەتی سوود وەرگرتن لە نەمانی هێزی پێشمەرگە ئێمە بیرمان نەچێ بۆ مێژوو هێزی پێشمەرگە لەو منتقانەکە کشێنرانەوە هێزی قواتی تری عسکەری هاتنە ناو شارەکە بەڕاستی سوپای عێراق و بەڵێ هێزە جیاوازەکان کە ئەم وای کرد تابعێکی عسکەری پێتان وانە هێزانی کێسە لە کەرکووکەن بە تایبەتی لە ڕووی سەربازیەوە خات و فریال ئەمانە هاوکار بن هەم بۆ ئیداری ئێستای کەرکووک هەم بۆ پارێزگاری کەرکووک بۆی کە ئەم نەفەسە شۆڤێنی و ئەم مەسەلی تعریبی کە ئێستا ئەوان دەستیان ناوەتێ بە تەواوەتی جێبەجێ بکات چکە بۆ ئەبینی عەرەبێک گێتەوە چێتە سەر زەویزاری کورد یعنی جوتیارەکە دەرەکەن سەیرەکەی سوپال لەگەڵیانە هیچ هەڵوێستێکی نییە لە جوتیارە کوردەکەژە دەن تێڵا نەخوات زەوەکەشی داگیرەکەن شاربەدەریشیەکەن ئێ باشە ئەمە کەواتەیانی پاڵپشتیان هەیە و هاوکاریان هەیە کێ ئەتوانێت بەربگرێ بەم پاڵپشتی و هاوکاریانە خات و فریار بەڵێ ئێستا ئەمە ئەرکی ئەو نوێنەرانە کە لە باڵێن لە بەغدان نوێنەرانمان لە شاری کەرکووک نوێنەران و ئەرکی نوێنەرانی تری کوردیشە کە لە بەغدا یەک و یەکگرتوو بوو نەرۆک و دوێنێ لە وتارەکەی کاک بافڵ سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان ئیشارەتی پێدا تی فەرم و با بەیەک گرتووی بچینە بەغدا چکە ئێمە خاوەن قەزیەین و قەزیەی کەرکووکیش یەکێکە لە قەزیە هەرە گرینگەکان کەچی بەداخەوە ئەبینین زۆر کەم کەس خۆی کاتە خاوەن ئەوە ڕاستە لە کاتی ئیتیفاقیەتی دەوڵەت و ئیدارەی دەوڵەت لایەنە کوردیەکان خۆشبەختانە لە کۆتاییە بڕیاری ئەوە درا کە بە یەک پاکەیج دابەزن بۆ تشکیلکردنی و ڕزگارکردنی عێراق لەو چەق بەستووە سیاسیە و یەکێتی نیشتیمانی کوردستان و ماڵی سەرۆک مام جەلال بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ تاڵەبانی بوو بە هێور بوو بە یعنی شوێنێک و بنکەیەک بۆ ئەوەی ئەو هێزولایەنە سیاسیانە گفتوگۆ بکەن بەیەکەوە و یەکێک لەو خاڵە گرنگانە باسی مەسەلەی کەرکووکە تەطبیعی ئەوزاع یعنی ئەم ئەسکەریەکەوە لە ناو کەرکووکە بکشێنرێتەوە و بە خەڵکی با بڵێن پۆلیسی مەدەنی یا خەڵکی شارەکە بتوانرێ ئەوێ یعنی بپارێزرێ و پارێزرا بێت باسی ئەو کۆبوونەوەیت کرد هەر لە دوای ئەو کۆبوونەوەی کە لە ماڵی سەرۆک مام جەلال لە بەغدا بە سەرۆکایەتی سەرۆک باڵجرا تاڵەبانی لەوێ ئەنجام درا ینی دوای ئەوەی یەکسەر کاراکردنەوەی مادەی 140 لێکەوتەوە باشە کە کارا کراوەتەوە بۆ ینی هەنگاوەکانی جێبەجێکردنی نابینین کێ بەرپرسەلەوەی کە نایوێ ئەم مادەیە کە کارا کراوەتە و جارێککە جێبەجێ بکرێت ینی خات و فریار بەڵێ جارێ ئومێد دەکەم پاش ئەوە مانگەی کە ئەم حکوومەتە تەشکیل بووە لیژنەکە خۆی دانرا ئەوە جێگەی ئومێدە دووەم شت ئەوەیە ئەبێ میزانیەکی لە عێراق لە پاش پەسەندکردنی پرۆژه یاسای با بڵێن بودجەی عێراق ئەمەش بودجەیەکی باشی بۆ تەرخان بکرێ و نیەتێکی باش هەبێ لەلایەن ئەو لیجنانەی کە با بڵێن لیجنەی مادەی 140 بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە بۆ ئەوی ئەگەر وان نەکرێ بە بەردەوامی ئێمە ئەو کێشە و ململانەیە ئەبێ بۆیە ئومێد دەکەین کە
ئەو مادەیە جێبەجێ بکرێ و ئەوانەی کە بەرپرسیارەتیان هەیە لە جێبەجێکردنی صاحبی ئەو نیەتە بن چکە مجا قرار دراوە لەوانەیە میزانێشی بۆ تەرخان کراوە بەڵام کە تۆ نیەتی جێبەجێکردنی نەبێ یعنی ئەو مادە هەر بە معلقی ئەمێنێتە ئەو کاتە یعنی تۆ دووبارە بێ بگەڕێتەوە بۆ فەزای گفتوگۆکردن و قسەکردن لەگەڵ ئەو لایەنە یا فشار بەکاربێنی بەڕاستی بەنسبەت جێبەجێکردنی ئەو مادەیە ئەبێ نوێنەرانمان و ئەو کوردانی کە لەسەر پشکی کورد با بڵێن وەزارەکانیان وەرگرتووە فراکسیۆنی جیاوازیش بێ ئەبێ وەکو کورد تەمەشای ئەو مۆزوعانە بکەین وەزیری دادمان بەڕێز کە خالید شوانی وەزیرەکانی تر لە بەغدا وەزیری خارجیە هەر وەزارەتێک کە لەوێن حەقی وایە ئەم مۆزوعانە بە هەند وەربگرن و ڕەقیبێکی باش بن بە ئەنجومەنی نوێنەرانی عێراقشە بەتایبەت کوردەکان کە لەوێن کەرکووچیەکان بەسەر پارێزگاری کەرکووکەوە و بەتایبەت بۆ جێبەجێکردنی ئەو خزمەت گوزاری و پرۆژانی کەەوە زۆربەی زۆری ناوچە کوردیەکانی لێ مەداکراوە و تحریم کراوە بێ بەش کراوە و خۆشببختانە قەرارێکی تازەی بەم دوایی ئەنجومەنی وەزیران دەرچووە بەوەیکەوە زمانی کوردی بەکار بهێنرێ لە نووسراوە فەرمیەکان تەسەور کە لە دوای 2017ەوە بەڵێ لە دوای 2017ەوە زمانی کوردیش خەریک و بە شێوازێک منعکرا بوو تەنان لە تابلۆکان نەیانە نووسی لە هیچ شوێنێک نە تورکمانی نە کوردی نە ئاشووری کە ئەمە لە مادەی بەڵێ لە دەستور ئیشارەتی پێدراوە کە زمانی کوردیش زمانی فەرمی عێراقا یعنی دەبواە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ڕەچاوی ئەوە بکەن لە نووسراوەکانیان تەنانەت لە خوێندنی کوردیا لە خوێندنی عەربی ئەبواە ئەمانە هەمووی ئیشارەتی پێ بکەن ئەمە قەرارێکی باشە و ئومێد دەکەم کە جێبەجێ بکرێ یعنی تۆ چناو شاری کەرکووک ئەو شارە کووردە هەرچی تابلۆ هەیە بوو بە عەربی کاکە ئەمە مێژووی زمانی کوردی و کورد لەو شارە بەهێمنانە ئەسر درێتەوە بەڵام خۆشببختانە ئەم بڕیارە دەرچووە بڕیارێکی باشە ومێ دەکەین کە پارێزگار ئەمە جێبەجێ بکە و ئەگەر جێبەجیان نەکرد ئەوە ئێمە کۆمەڵانی خەڵک و نوێنەران و هەر ئەو خەڵکی دانیشتوانی شارەکە اعتراز بگرن و ڕخنە بگرن لە پارێزگار و یعنی داوا بکەن کە سزا خۆی ئەوە ناوەنە گرنگە بەڕاستی نوێنەرانی کورد بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی لە ماوەکانی ڕابردوو بینیمان خولی پێشوو ئەم خولەش ینی خۆشببختانە جێگەی دەستخۆشیە زۆر بەتەنگ کەرکووکەوە بوون و ئەوان بووبوونە ئەنجومەنێکی بچووکراوی پارێزگاری کەرکووک و داهاتن هەمیشە لەوێت چاودێری کارەکانی ینی ڕاکانجبوریانە کرد و زۆرێک لە کارەکانی ئەو کە شۆڤێنی بوو ڕایەنەگرت و تایبەتی لەم دوایانەدا ینی ڕۆڵی کاخالی شوانی ژەمە بەڕاستی بەرز هەڵبسەنگێنێت چکە ینی هاتە کەرکووک و کۆمەڵێک بڕیاری گرنگی وەکو وەزیری دادا لەسەر زەوی کشت و کاڵەکانی ئەو ناوچانە بە تەنها ڕۆڵی بەغدایە کە مادی 140 جێبەجێ بکە و کەرکووک ئاسایی بکاتەوە ڕاکانجبوری لابەری یاخود هەرێمی کوردستانیش و حکوومەت هەرێمی کوردستانیش بەرپرسە لەم بابەتە ئەگەر بەرپرسە بۆ حکوومەت هەرێمی کوردستان خەمسار دەخات و فریار کاک هاوڕێ بەڕاستی ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە خەم لە ناوچەی کەرکووکیش بخوا بە بەشێک لە خۆی بزانێ بەڕاستی شاری کەرکووک لە بینی بەرداشی کەمی خزمەت گوزاری لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمەوە دانیشتوانەکەی بەڕاستی باجەکەی ئەدەن بەبەر چاویان نەوتەکەیان ئەبرێ ئەفرۆشرێ بەتاڵانە بدرێ ناشەفافێت هەیە لە داهاتەکەی دەبڕۆ بەستەمەشای خۆڵ و خاشاکی ناو شاری کەرکووکە دەبڕۆ بەستەمەشای ڕێگاوبانەکانیان کە بڕۆ بەستەمەشای خزمەت گوزاریەکانیان کە لە چه ئاستێکی خراپایە بەڕاستی یعنی لاشم سیر نییە یعنی وەفد بە ناوی حکوومەتی هەرێم ئەڕوا کە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستانە لە حیاتی باوەڕ ناکەم باسی بەم وەفدانی دوای باوەڕ ناکەم باسی مۆزوعی کەرکووک و مادەی 140 بکەن من نەمبیستوە لە هیچ شوێنێکی ڕاگەیاندن ئەمە نهێنیش نییە یا بە شاراوی باسی نەکەن تەنها باسی ئەوەیە چۆن بتوانن بەرگری بکەن لە مافیان و لەم عقودە نەوتیانی کە کردویانە بەبێ ئەوەی نەخێرەکەی بۆ هەرێمی کوردستان بێەوە نەخێرەکەی بۆ شاری کەرکووک بێ بەڕاستی شاری کەرکووک قەزیەیە قەزیە خاکە قەزیە نەتەوەیە ئەبێ لە بری نەوت و لە بری شەریکە و کۆمپانیا بۆ بەرژەوەندی تایبەت یا گروپێکی معین لەنا حکوومەتی کوردستان هەوڵ بدرێ دەبێ باسی کەرکووک بکرێت ئەگەر بەغام خەم ساردێ بینێ لە هەرێمی کوردستانەوە یخۆ بەغاش ینی چ مەجبورە بێ بڕیارەکار خۆی جێبەجێ بکە و کاتەیش خەم ساردێ بێ بەرامبەر زانی خۆشببختانە ئەگەر حکوومەتی هەرێم دیفاعیش نەکە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی کاک بافڵ هەمیشە دیفاع لە کەرکووکەکە و هەمیشە هەوڵەدەن ئەمەش ینی چۆنەڵێ میراتێکی مێژوویە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەتەوە چونکە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بەشێکن لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی نەگۆڕە و هەمیشە مامجەلال لە هەموو هەر کاتێ مفاوەزاتێک کرابێ دانوستانێک کرابێ لەسەر مەسەلەی کەرکووک ڕۆلی گەورەی بینیوە و ئەو مەقوەلەی کە ئەڵێ ئەو قسەی کە ئەڵێ کەرکووکە شاری کەرکووکە
چارەسەری کلیلی چارەسەری مەسەلەی کێشەکانە یعنی ئەمەش بەڕاستی هەرواش بووە هەتاوەکو چارەسەری کێشەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان نەکرێ بە تەنیشتەوە من پێم وانەیە کێشەی کورد هەل بکرێ بۆیە زۆر گرینگە و ئەرکی حکوومەتی هەرێمە داکۆکی بکە لە دانیشتوانی شاری کەرکووک نەک تەنها مزایەدات بکرێت و کەرکووک وای لێ هات و کەرکووک خەڵکەکەی وای ئەبێ بەڕاستی بێ داکۆکی بکە لە قەزەی شاری کەرکووک و لە کوردستانی بوونی کەرکووک هەر لەسەر مەسلەوەی کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان داکۆشی بکات لە ماوەکانی ڕابردوو هەر ینی من نایڵم ئەمە ینی دیار بوو لە هەم بڕیارەکانی حکوومەتی عێراق هەم لە خەڵکی کەرکووکیش کە خۆشحاڵیان دەرەبڕی مەسلەی خوێندن و پەروەردە بوو بە زمانی کوردی لەو شارە گواستنەوەی ڕاژەی فەرمانبەران و مامۆستایانی ئەم بەشە بوو بۆ سەر بەغدا کە ئەمە هەنگاوێکی گرنگ بوو چکە بۆ تۆ پەرادی بە زمانی کوردی و خوێندنی کوردی لە شارەکەیە و زیاتر فراوانیەکەی بەڵام وەکو دەوترا ئەمە قسەی من نییە وەکو دەوترا حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگ نەبوو بۆ ئەم بابەتە لەگەڵ بەغدا بچێتە پێشەوە بۆ ئەمەش گرفتی بۆ دروست کرێ خۆمەژە بەرژەوەندی خەڵکی کەرکووک و شاری کەرکووک و زمانی کوردیانی خاتو فریال بەڵێ بەنسبەت زمانی کوردی و خوێندنی کوردی لەو شارە خەریک بوو بەرەو ئاقارێکی زۆر خراپ ئەڕێ بەڕاستی لەبەرەوەی ئەو پەروەردەیە یعنی بەشی کوردی سەر بە حکوومەتی هەرێم بوو بەڕاستی ئەو باەخە باشەی پێ نەدراوە بەڕاستی ڕاستە خەڵکی چالاکمانێ خۆشبەختانە لەوێ ئیشەکەن بەڵام کە تۆ میزانی و بودجەی تەواوت بۆ نەیە مامۆستاکانی موچە وەرنەگرن ئەبینن مەکتەبەکانی تر لە ناو شاری کەرکووک هەموو موچە وەرەگرن ئەمانە بە 40 ڕۆژ بە 6 ڕۆژ جارێ موچیان وەرەگرت جگە لەوە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی و ئەمەش یعنی یەکێکە من بەڕاستی بە خۆشحاڵی و تەمەشایەوە کەم لە جیاتی ئەمانە ماندوون خەڵک پێویستی بەڕات بکێتی کە ئیشەکە لە بەیان و تا ئێوارە مناڵیان هەیە کرێچین یا خاوەن هەر بەرژەوەندیەکەن ئەوانە حەقی خۆیانە کە تۆ کارەکەی بەرامبەر بۆ موچەیەک وەرگری ئەی خێرە تۆ موچەکەیان نادێ ئەی خێرە هیچ بایەخێکیان پێ نادێ بۆیە ئەم داکۆچیکردنە و داواکردنی گواستنەوەی ڕاژەیان لەلایەن مامۆستاکان و پەروەردە خۆی بووە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەو داواکاری کردوتە بەرنامەوە داوای کردو ڕاژەکە بگوازرێتەوە گەر هیچ عرقلەیەکیان بۆ دروست نەکەن چونکە من پێم وانە ئەمە لە کوردبوون و کوردایەتی ئەوانە کەم بکاتەوە کە بچنە سەر ینی بەغدا موچیان داتێ هاوشانی ئەو فەرمانبەرانی تر چونکە ئەوان لەوێ ئەژین ماڵیان لەوێ خەڵکی ئەوێن قەچێکە گەر ئەو ڕاژەیە بچێتە سەر عێراق و بتوانن موچەکانیان لە کاتی خۆیان وەربگرن و حکوومەتی عێراقیش ئەرکێتی بەڕاستی لە دەستور هەیە کە ئێمە کورد نەتەوەیەکین و شەریکێکی ڕاستەقینەین بەڕاستی و خەممان بەڕێوەچوونێکی تەندروستی پرۆسی سیاسیە لە عێراقا و توانیشمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە ئەو ڕۆڵە ببینین و لە داهاتووشدا ئینشەڵڵا هەر بەردەوام ببین لە بینینی ئەو ڕۆڵە وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خاتو فریال جەنابەت ینی زۆر باسی هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانێکی لەبارەی کەرکووک و چارەسەری سیاسیانە و ئەو پەیوەندیە مێژووی و دۆستانی کە یەکێتی هێتی لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتی لایەنە شیعەکان چونکە زانیەوان باڵادەستن لە حکوومەتی عێراقیە یەکێتی چۆن نەتوانێت ئەو پەیوەندی کە هەیەی لەگەڵم لایەنە سیاسیانەوە خۆش ێستا بەشدارێکی سەرەکیە لە حکوومەتی عێراقا ئەی بەکاری بێنێتەوە لە پێناو بەرژەوەندی کەرکووک و ڕاگررتنی ئەو شاڵاوی تعریبەی کە هەیە و هەروەها جارێکی دیکە گەڕانەوەی خزمەتگوزاری بۆ ناوچە کوردیەکان و جارێکی دیکەش ینی مەسلەی مادی 140 کە ئەو تا چالاکراوەتەوە جێبەجێ بکرێت و نەهێڵێت بە تایبەتی ڕۆڵی ئەم ڕاکانجبووریە بەم شێوازە بێ لە کەرکووک. بەڵێ دیارە ئەو قسەی جەنابتێکێ بەڵێ وایە بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە گەڕاوەتەوە بۆ دروستکردنی پەیوەندیەکانی گرێداوەتە چکە و پەیوەندیانی کەەوە یەکێتی نیشتیمانی هەیبوو بە قیادەی سەرۆک مامجەلال ئەو کات ئێستا گرێدراوەتە ئەو پەیوەندیانە ماوەیەک لاواز بەهۆی نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال وەبوونی هەندێک کێشە و گرفتی ناوخۆی خۆمان کە ئەمە حقیقەت هەموو دنیا ئێمە اعترافی پێکەین چکە هیچ حزبی سیاسی نییە بە دەربێ لە کێشە و سراعەتی ناوخۆ خۆشبەختانە ئەو مەرحەلانەمان هەمووی تێپەڕاندووە و ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم لە پێشەوای ئەو هێزە سیاسیانەیە کوردیانەیە کەوا پەیوەندێکی زۆر باشی هەیە لەگە هەموو هێز و لایەنە سیاسی عێراقیەکان و لە سۆنگەی بڕوای یەکێتی نیشتیمانی کوردستان بە زمانی دیالۆگ و گفتوگۆی دیموکراسیانە و هەواڵانە و برایانە بۆی کەوا ئێمە پێکاتێکی گرنگین و داوای مافەکانمانەکەین لە چوارچەوەی دەستور یعنی ئێمە داوای شتێکی تر ناکەین ئەو مافانی کەوا لە دەستور بۆ کورد بە تایبەتی بۆ هەموو پێکاتەکان نووسراوە ئەگەر بێت وەکو خۆی جێبەجێ بکرێ من پێم وایە ئێمە هیچ کێشێکمان نابێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی بۆ ئەوەیە کە لە ڕێگای دەستورەوە چارەسەری کێشەی ئێمە بکرێت
لەگەڵ بەغدایەوە چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستانیش بکرێ لە ڕێگەی بەغدایە بۆیە هەمیشە بەردەوامە لە هەوڵەکانی و سەبارەت بە مەوزوعی گۆڕینی محافظ و سەبارەت بۆیکەوە ئەنجومەنی با بڵێن پارێزگا دووبارە کە دێ ئینشەڵا هەڵبژاردن بکرێتەوە بتوانین هێز و لایەنە سیاسە کوردیەکان بتوانین یەکریز و یەکدەنگ بین بۆ ئەوەی کە پارێزگارێکی کووردا بنێنەوە و بتوانین سیاسەتێکی عادیلانە لەناو کەرکووک بەرپا بکەین چکە ئەوەی کە کورد دەسەڵاتی بەدەست بووە بە تایبەتی هەموو پارێزگاکان یعنی پارێزگارەکانی پێشووە ئەو دەسەڵاتی بەدەستی کوردەوە بووە هەرگیز جیاوازی نەکردووە لەبەرەوەی ئیمانی بە سیاسەتی چەپکە وڵەکەی مامجەلال هەبووە کە کورد و عەرەب و تورکمان و ئاشوری و کلد و ئاشوری هەموو بەیەکەوە ئیدارەی داوە و توانیویانە متمانەیەکی باش ئێستا بڕۆ متمانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن هێزەکانی ترەوە بە یەکێتی زۆر بەهێزە خۆشبەختانە ئەتوان بڕۆن ئیسیفتایەک بکەن بەڕاستی نەک هەر لەلایەن خەڵکی کەرکووک هەر لەلایەن عامی عێراق یعنی ئەبینی نەزرەیەکیان هەیە بۆ کوردی یا با بڵێن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە هەولی داوە لە ڕێک گفتوگۆی چارەسەری ئاشتیانە چارەسەری کێشەکان بکە ئەمەش مای خۆشحاڵیە و ئەمە ئەوە ناگەێنی ئێمە لە مافەکانمان خۆش بین ئێمە بەعکسەوە ئەمانوێ لە ڕێگای قەناعەت پێکردنی هێزە سیاسیەکان کە کاتی دێ ئێمە بتوانین داوای مافەکانی خۆمان بکەین و فەرزیشی کەین بەسەریانە بۆیکەوە یعنی چۆن ئێمە ئەتیفاقێکەکەین جێبەجێیەکەین لێک تێگەیشتێکەکەین جێبەجێیەکەین ئاوا چاوەڕێکین کە حکوومەتی عێراقی ئەو ئیتیفاقانی کە کردومانە لەگەڵیا جێبەجێ بکە لە کۆتاییە لە بەرژەوەندی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێ و لە بەرژەوەندی شاری کەرکووک و کەرکووکیەکان و سەرجەم ناوچەدا بڕێنراوەکان بێ هەر لەسەر ئەو ینی زوڵم و زۆری کە لە کەرکووکەکرێ بە تایبەتی لە ماوەکانی ڕابردوو ژمارەیەکی زۆر ینی لە بەرپرسانی کورد لە پۆستەکانیان لەوێ دوورەخرانەوە و لە جێیان یا عەرەب یا تورکمان زۆر بەکەمی دانرا بە تایبەتی هەندێک لە قەزا و ناحیەکانی ژانی واکرا یعنی تازەترین شت ئەوەی قەزای داخوک بوو کە ینی عەرەبێک دانرا لە پۆستی قایمقامی قەزاکەیە یەکێتی ئەتوانێت ڕۆڵی چی بژێرە لەم بابەتە ئەتوانێت بەربگرێ ئابەمەژ ینی بۆ نمونە تۆ ئەوسا ینی بەپێی تەوازن لە نێوان پێکاتەکانە پۆستەکان دابەش کرابوو ینی ئێستا ئەوە نەماوە ئەو تەوازنە لە پۆستەکانە زۆربەی پۆستەکانی کە کورد بەدەستێ وەسە درراوە بە عەرەب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت چی بکا بۆ ئەمە ئەتوانێت ئەم پۆستانە بگەڕێنێتەوە بیخاتەوە دەستی کورد پێکرێتەوە زانی یەکشت هەیە ئێمە بەنسبەت دابشکردنی ئەو پۆستانە ڕێک و باسکرەوەی کەوا لە حەقی پێکهاتەی کووردە یەکێتی نیشتیمانی کوردستان لێ خۆش نابێ و پەنای بردوێتە بەردادگا و لە ڕووی قانونیە ئەو بە هیچ شێوێکە ڕێگە پێدراو نیە بەڵام ئەوان شەرعیەتی پێئەدەن و یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە لێکەوە ئەو مافە بۆ کورد بگەڕێنێتەوە بۆ دانیشتوانەکەی خۆی بگەڕێتەوە چکە بەس عەرەبی لێنێەوە ئەو پۆستی کووردە لەو قایمێتی شاری داقوقە بۆیە لە هەوڵەکانی بەردەوامە ئیشەڵا ئەو هەوڵە شەمووی دێتە دی بۆیکەوە قایمقامێکی کووردا بڕێتەوە ئەوەی کەوا لێدانراوە لا برێت ئێوانی ناو کەرکووک یان چکە بەڕاستی ئەوانی ناو کەرکووکیش عینەن بە ئیتیفاقیاتەوە هەمووی مەربوتە و من شتێکم باس کرد ئێمە ئەو حەقا بە حکمی لێکەوتەکانی ڕفراندۆم و ئێمە لە دەستمان چوو بە حکمی ئامادەنەبوونی لایەنێکی سیاسی کە مەبەست وای کرد بە مەبەست وای کرد کە کورد نەگەڕێتەوە بۆ ئەو شارە چونکە بەڕاستی ئەوە حەقیقەتێکە سەبینەران گوێیان لێبێ دانیشتوانی کەرکووک زۆربەی زۆری دەنگدەر و لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەمە حقیقەتێکە با پێتان بڵێ ینی حکوومەتی هەرێمی کوردستان دەزەڵگرێت لەو شارە بەڵێ بە مەرامی سیاسی چۆن حکوومەتی عێراقی بە مەرامی سیاسی و گۆڕینی دیمۆگرافیای ئەوێ کوردی لە ئەدا ئێستا لایەنێکی سیاسی بەلایەوە مهمە کە ئەو پۆستانە نەدرێتەوە بەر کورد کازانێگە بێتە بەردەستی کورد ئەکرێتە بەردەست یەکێتی نیشتیمانی کوردستان چکە پۆستی پارێزگار وا بوو و من ئومێ دەکەم لەوەش دەربچین ینی چونکە ئەگەر هەر کەسێکی تر بێ ینی کە کورد بێ لەو شوێنە ئەتوانێت ئەو تەوازونە ڕابگرێ بەڕاستی بۆیە دەبێ هێز و لایەنە سیاسیەکان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە بە هەموو ئەوانی کەلەوێن و دیفاع لە بەرژەوەندی کەرکووکیەکان و کورد و نەتەوەکانی ترەکەن دەبێ یەک و یەکگرتوو بن بێن بە یەک پاکەیج زەخت بکەن لەوەی کەوا حکوومەتی عێراقی یا محافظ یا دام و دەستگاکانی دەوڵەت لە ناو کەرکووکە نتوان تاکڕەوانە وە شۆڤینیانە تەعامل بکەن چونکە بەڕاستی ئەوە نیگەرانێکی زۆری لێ ئەکرێتەوە لەلایەن خەڵکەکە و فشارێکی زۆر ڕەنگە بکەن لە داهاتووە ئێمەش لەگەڵ مەتاڵیبی خەڵکین لەگەڵ داخوازی کۆمەڵانی خەڵکین بۆ چاکردنی ئەو بارودۆخێکەوە لە کەرکووک دروست بووە. سەبارەت بە چاکردنی بارودۆخەکە ینی یەکێتی لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵێک هەنگاوی گرنگی نالەوێ لەسەر ئاستی ینی ئۆرگانەکانی کە لەوێ کاریانە کرد بەڕاستی ئەمە ینی جێگەی دەستخۆشی بوو خەڵکی کەرکووکیش زۆر خۆشحاڵ بوون بەم بابەتانە یەکێتی وەکو حیزب ئەتوانێت لە ڕووی عەشایرەوە بە تایبەتی لەگەڵ
چکە لێوێ عشاعری عەربی زۆر لێ و تورکمانەکانیش تا ڕادەیەک هەن چۆن نتوانێت لە ڕووی عشاعری و ئەم کێشەیە ئەها بگەێنرێتە ئەوان و تا ڕادەیەک ینی چۆنەڵێها لە ڕۆکۆمەڵایەتیەکە و چارەسەری ئەو دۆخە شڵەژاوی ناو کەرکووکە بۆی کە زەخت و فشار لەسەر کورد کەم بێتەوە ئیشتێتوانێ ئەمە بکات کردی وڵی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە علاقەی لەگەڵ یعنی هۆزەکانی بڵێن عەربیە باشە هەوڵەدا لە ڕێگای دانیشتن گفتوگۆ یەکتر بینین ئامادەبوون لە بۆنەکانیان بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکانێکن بە نەفەسێکی شۆڤینی تەعاملمان لەگەڵاکەن ڕەگە لە بەرامبەرە مەرحەبات بکەن و دوایش هەوڵ دەنجکە ئەوان لە کورد زۆر ترساون لە پیلانگێڕیان بزەبێت ینی هەندێکیان هەیە وایە لە پیلانگێڕێ بەڵام خۆشبەختانە پیلانەکانیان کورد و یەکێتی ناڵێ سەر بگرێ لەوێ بۆیە ئەم شتانە هەیە و یەکێتی لە ڕێگەی پێگەی کۆمەڵایەتی خۆیەوە لە ڕێگەی ئەو هەواڵانێکەوە بەرپرسی مەڵبەندەکانن لە دەوروبەر چونکە بەس کوردی لێنی عەربی لێیە تورکمانی لێیە هەموو هەوڵیان داوە ئەو پەیوەندیانە بەکاربێنن بە شێوازێکی ئیجابی بەهۆی کەوا نەفەسی کارکردنی یەکێتی کە تۆ باسیەکەی متمانت پێ بکەن کە تۆ ناتوێ ئەمانە دەرکەی کە تۆ حکمیشت بەدەست بێ بەعکسەوە لە بەرژەوەندی ئەوانی تۆ هەڕەشە و مەترسینیت بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانیان بەعکسەوە ئەو عەربانی کە هاوردن ئەوانە بوون بە هەڕەشە و مەترسی لەسەر ژیانی کۆمەڵایەتی و ئاشتەوایی لە ناو شاری کەرکووکە بۆیە یەکێتی نیشتیمانی لە ڕێگای هەموو ئۆرگانەکانی و لە ڕێگای مەکتەبی کۆمەڵایەتەوە لە ڕێگای مەکتەبی پێکهاتەکانەوە لە ڕێگای مەڵبەندەوە لە ڕێگای ڕێخستنەکان و کۆمیتە و ڕێکخراوەکان و هەمووی هەوڵی داوە ئەو ڕوئیایە یەکێتی کە هەیەی بۆ تەمەشاکردنی نەتەوەکانی تر کە ڕوئیایەکی پێکەوە ژیان و ئاشتەواییە ئەمەش ڕوئیایەکە کە لە سەرۆک مامجەلالەوە و هەموو ئەندامانمان پێی جۆش دراوین ئێمە هەمومان خۆمان بە خوێندکاری قوتابخانەکەی سەرۆک مامجەلال زانین و هەمیشە لە خەمی هەموو پێکهاتە و چین و توێژەکانی ناو شاری کەرکووک بووینە ئەمە لەسەر ئاستی ینی کەرکووک و لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی هەرێمی کوردستان کە ڕۆڵی یەکێتیت باس کرد بۆی کە بە ئاراسی چارەسەرکردنی کێشەکان ئەزین ینی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕەهەندێکی هەرێمایەتی و نێودەوڵەتیشی تا ڕادەیەک یەکێتی لەم ڕۆ چی پێکرێت چۆن ناتوانێت قەناعەت بکات بۆ بە ئێران بە تورکیا بە وڵاتانی زلێس کە ئەبێ ئەم قەزیە لە چوارچێوەی مادەیەشی دەستوری کە ناوی مادەی 140 جێبەجێ بکرێت چی کردو بۆ ئەوە یەکێتی بەڵێ من باسی یەک شتێکم کرد کە یەکێتی ئەوەی پێشاندا لەگەڵ هەموو پێکاتەکانە بێ جیاوازی تەعاملەکە و سیاسەتی پێکەوە ژیان و ئاشتەوایی هەیە ئەمە خۆی لە خۆیدا ئەبێتە دافعێکی باشتر بۆ ئەوان هەست بە ئارامی کەن چونکە بمانێ و نەمانێ هەروکو جەنابەت فەرموود لایەنی نێودەوڵەتی ئەقلیمی هەیە ڕەنگە بۆ خۆشحاڵ نەبن بە نمونە حیزبێکی سیاسیانەتەوەیەکی معەیەن هان بدەن لەوانەیە هانیان بدەن بە شێوازێک یاری بە مەسەلە نەتەوایەتێکە بکەن و حساسیان بزوڵن واتیان بگەین کە کورد هەڕەشەیە و کورد مەترسیە بۆ سەر ئێوە لە ناوتانەدا دەرتانەکە ئەتان کوژێ ئەتان بڕێ کۆمەڵێ درۆی لەو بابەت و هینە جۆرانە بەڵام من پێم وایە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دراوسەیە بە هیچ شێوەیە خراب نییە و هەوڵی شەدەین هەمیشە ئەو نەفەسی چۆنەڵێ ئارامیەی کە ئێمە ئەیبەخشین بەڵێ متمان ئەم متمانێ و ئاشتەواییە زۆر مهمە کە ئێمە بە هیچ شێوەیەک دژی نەتەوەکانی ترنین و بە هیچ شێوەیەک خەڵکانێکی شەڕانگێز نین بەعکسەوە ئێمە لەم خاکە پێکەوە ژیاوین بەڵام کێشەیەک هەیە لێرە کێشێکە کە دەوڵەت و دەستور لە ناو دەستور جێگەی کراوەوە کە مادەی 140 ئەو مادە بە شێوازێکی ڕاستەقینەوەک و خۆی جێبەجێ کرا باوەڕ ناکەم هیچ هێزێکی نێودەوڵەتی بتوانێت ئەو کاریگەری هەبێت کە تۆ لە ناو عێراق خۆت هەوڵەکانتدا و خۆت بە زمانی گفتوگۆی ئاشتیانە هەوڵتدا چارەسەری کێشەکان بکەی باوەڕ ناکەم ئەوانەگە بشتوانن هەوڵەکانیان سەرکەوتو نابێت و یعنی ئەبێتە شتێکی نەزۆک و سەر ناگرێت من مادوم کردی چم نەماوە خات و فریال دوا پەیامی خۆ دەتوانی بگەینی سوپاس دەکەم پەیامی من ئەوەیە کە شاری کەرکووک شارێکی کوردستانیە شارێکە شاری پێکەوە ژیانە شاری ئاشتیە ئومێ دەکەم لە داهاتوو ئەو هەوڵانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی لە ڕێگای ئیتیفاقی با بڵێن دەوڵەتەوە لە ڕێگای حکوومەتی محەممەد شیع سوودانی ئەم جارە هەوڵێکی زۆر دراوە بەوەی کەوە مادەی 140
تشکیل بوو الحەمدوللا ئەوە جێبەجێ بوو شەڵاتێتە بواری جێبەجێکردنەوە دووەم ئەو نەزع شۆڤینی کە لە ناو شاری کەرکووکە نەمێنێ و هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان هەوڵی ئەوە بدەین فشار لە حکومت بکەین لە ڕێگای دابینکردنی میزانیەکی باش بۆ خزمەتکردنی شاری کەرکووک و کەرکووکیەکان لەبەر ئەوەی شایانی زۆر لەوە باشترن لەو ژیانێکە هەیەە چونکە چەندین ساڵە کەرکووک و کەرکووکیەکان لە زمانی ڕژێمی بەعەز چەساونەتەوە و غەدری زۆریان لێکراوە ومێ دەکەم کە ئەو غەدر و ناخۆشیێکە لە سەریان بووە بە تایبەتی باشترکردنی گوزەرانیان لە ڕووی دابینکردنی بژێوی باشتر و تەعیناتیان تەعینی دامەزراندنی ئەم هەموو خەڵکە و گەڕانەوەی پرۆژەی باشی خزمەتگوزاری بۆ سەرجەم خەڵکەکەیان دانیشتوانەکەی. زۆر سپاس بۆ خاتوفریال عەبدوڵڵا سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەی پانۆراماتان پێشکەش کرایەوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.